دەنگی کوردستانی دی مەدیای ئەڵمانیدا، دەنگی کوردستان لە میدیای ئەڵمانیدا، تۆبیاس هەوو ڕۆژنامە نووسێکی ئەڵمانی و دۆستێکی دڵسۆزی کوردانە. ئەو پرانی لە هەرێمێن شەر و کریزێ وەکین و چەگیهان کاردیکێ، ئەو زۆرتر لە ناوچەکانی شەر و قەیراندا وەک پەیامنێر کار دەکات. تۆبیاس پرتوکێک بنەوێ، کوردستان لەسێر دیرۆک و چاندا کوردی نویسند. تۆبیاس کتێبێکی بەناوی کوردستان لەسێر مێژ و کلتوری کوردی نووسی. ئەو بریا یوتوب و ستریمان ڕاستیە کوردستانێژی ئەڵمانن ڕدبێژە. ئەو لە ڕێگەی یوتیوب و ستریمەکانەوە ڕاستی کوردستان بۆ ئەڵمانیەکان دەڵێت. ویش بۆ ئەلیکاریە پەنابران و زەرۆکن کورد گەلێک کەمپانیا چێکردن. ئەو بۆ یارمەتیدانی پەنابەران و منداڵانی کورد چەندین کەمپەینی دروست کرد. تۆبیاس باوەردیکە کو ئازادیە کوردان ji بۆ ئەشتیە جیهانێ گرنگە. تۆبیاس باوەڕی وایە کە ئازادی کورد بۆ ئاشتی جیهان گرنگە. ئەو هەرتماڵەیە کوردستانێ بسەر بلندی نیشانی هەر کەسی ددە. ئەو هەمیشە ئاڵای کوردستان بەسەر بەرزیەوە پیشانی هەموو کەسێک دەدات. گەلێ کورجی بەروێرەکیە و یادە مەدیایەدە پرژوی هەز دیکن. گەلی کورد بەهۆی ئازایەتی ئەو لە میدیادا زۆر خۆشیان دەوێت. چیرۆکاوی نیشان ددە کو مەدیایە ڕاست دکارە ببە پرێکی دۆستانیە. چیرۆکەکەی پیشانی دەدات کە میدیای ڕاست دەتوانێت ببێتە کوردێکی دۆستایەتی. وەرنە مینە تۆبیاس بە هەر زمانی برسا بەدەویە کوردستانی بکن. وەرن باوەک تۆبیاس بە هەر زمانێک باس لە جوانی کوردستان بکەین.